سیرترین نۆڕێگای هاوسەرگیری لە جیهاندا. دابوو نەریتی هەر وڵاتێک جیاوازە لە ئەنجامدانی هاوسەرگیری و بەپێی کلتور و نەریتە ئاینیەکانیش دەگۆڕێت. لێرەدا ئێمە سیرترین نۆڕێگای هاوسەرگیری لە جیهاندا دەخەینە ڕۆ. گریانی بووکەخان لە چین بووکەکە پێش زەماوەندەکەی دادەنیشێت و بۆ ماوەی کاتژمێرێکی تەواو دەگری و بۆ ماوەی مانگێک هەموو ڕۆژێک بەردەوام دەبێت لەم گریانە. لە دەڕۆژی کۆتاییدا دایکی و خوشکەکانی و هاوڕێ و خزمەکانی بەشداری دەکەن بۆ ئەوەی پێکەوە دابنیشن و گۆرانی خەماوی بڵێن. لێدانی زاوە لە کۆریای باشوور دەبێت زاوا یەکێک لە دابوو نەریتە دێرینەکانی ژیانی هاوسەرگیری زیندوو بکاتەوە. ئەویش ڕێگەدان بە خێزان و هاوڕێکانێتی بە دارێک لە پێیەکانی بدەن و ئەم هۆکارەش بۆ ئەوە دەگەڕێتەوە زاوا ئامادە بووە بۆ هەڵگرتنی بەرپرسیارەتی پرۆسەی هاوسەرگیری. بەشان هەڵگرتنی بووک لەلایەن باوکیەوە. لە ئەندەنوسیا بووک پێویستە چەندین نەریت جێبەجێ بکات، لەوانە ددانی بۆیاغ بکات و بە قاپێک ئاو پێی زاوا بشوات کە ئەمەش بەڵگەی ئامادەی ژنەکە پیشان دەدات بۆ خزمەتکردنی هاوسەرەکەی. یاسای هاوسەرگیری لە ئەندەنوسیا هەر بەوا کۆتایی نایەت، بەڵکو قەدەغەیە بووک بەپێ لە ماڵی خێزانەکەیەوە بڕوات بۆ ماڵە نوێیەکەی، بۆیە دەبێت باوکی لەسەرشانی هەڵی بگرێت لە ماڵەکەیەوە بۆ ماڵی زاوا. بێ گرنگیدان بەوەی دووری ڕێگاکە چەندە. پێشکەشکردنی مشک لە دوورگەی جاڤای ئەندەنوسیا زاوا 25 مشک ئامادە دەکات بۆ ئەوەی پێشکەشی بووکەکە بکرێت. ئەم نەریتە پەیوەستە بە فەرمانڕەوای گواه کە هەوڵی نەهێشتنی مشکەکان دەدات. خزان لەسەر ئەژنۆ و دەستەکان هندستان تا ئێستاش بەدابوو نەریتی سەیر و سەمەرە لە ژیانی هاوسەرگیریدا خەڵک سەرسام دەکات. لە ڕۆژی هاوسەرگیریدا بووک ئامادەکاری دەکات و لەسەر دەست و ئەژنۆی خۆی دەخزێت تا دەگاتە دەستی زاوە. چوونە ژوورەوە بۆ حەمام قەدەغەیە. ئەم دابوونەریتە بەسەر هەموو بووک و زاوەیەکدا سەپێنراوە لە دوورگەی بۆرنۆ کە گەورەترین دوورگەی جیهانە. ئەوان لەلایەن خێزانەکانیانەوە چاودێری دەکرێن و ڕێگە نادرێت تا 3 ڕۆژ حەمام و دەستشۆر بەکار بهێنن. بەکارهێنانی ئاویشیان بۆ خۆپاکردنەوە لێ قەدەغا دەکرێت. فڕێدانی زبڵ بەسەر بووکەکەدا لە سکۆتلەندا بووک ئارەزووی دەرکەوتنی ناشرینترین شێوەی هەیە، بۆیە لە ڕۆژی هاوسەرگیریدا داوا لە هاوڕێکانی دەکات زبڵ و هێلکە و پیسی بەسەردا هەڵ بدەن. کێشی زیادە لە مۆریتانیا بووکەکە پێش هاوسەرگیریەکەی گرنگی بە خۆراک دەدات بۆ ئەوەی کێشی زیاد بکات. هەروەها لە شوێنێکدا دادەنرێت کە پێی دەڵێن کەمپە چەوریەکان بۆ ئەوەی پێش هاوسەرگیری کێشی زیاد بکات. بڕینی پەنجەی زاوە لە نێوگینیا بە تایبەت هۆزی دانی زاوا پەنجەی دەبڕێت و دەیبەخشێتە بووکەکە.